خەڵک لە نێوان هوشیاری یاسایی و مزایدەی سیاسیدا بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو کاتێک کە سەردانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەکەی بە پێچەوانەی و ڕاگەندراوی کە تەنان سەرۆکاتی پەرلەمانیش بڵاوی کردەوە هەر پەرلەمانتارێک باز لەوە دەکات دەستی لە خانشینی هەڵگرتووە. ئێستا هاوڵاتیان سەر دەرناکەن ئایا وازهێنانەکە باشترە یاخود وازنهێنانەکە، چونکە بە جۆرە لە جۆرەکانیش بەشێک لەم پەرلەمانتاران ڕەنگە کارەکانی پێشوویان باشتر بوو بێت لەوەی کە دەست لە موچەی خانەنشینی پەرلەمانتاری هەڵگرن، بۆی کە خەڵک هوشیار بکەینەوە ئایا یا چارەنووسی خەڵ لە نێوان وشیاری یاسایی و مزایدەی سیاسیدا چی دەبێت لەم تەوەرەیە بە کورتی قسە و گفتوگۆ لەسەر ئەمە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک دانادارا ڕاوێژکاری یاسایی. کاک دانا زۆر سپاس سپاس دەکەم. ئێستا خەڵک چی بکات؟ ئایا پێویستە هوشیاری یاسایی هەبێت یا بە هوشیاری یاسایی لە مزایدە سیاسیەکانی شتێگات؟ بە ناوی خی گەورە میهرەبان یەکەم جارە من دێم بەرنامەیەوە پێ خۆشحاڵم بەرنامێکی جوانە و هیوای بەردەوامیتان بۆ خوازم. لە ڕاستیدا هەردووکی کاریگەری لەسەر شەقامەیە، بەڵام باشترینیان ئێمە وەکو یاسایی دەبێت بە پێوەرە زانستیەکان و واتە دەستەواژەیەکی علمیانە بە خەڵک بڵێن کە شتێ بڵێن کە ڕێ تێدەچێەوە پارە دەکاوە باشە. لە بەرامبەر ئەم دامەزراوانە پێویستە بزانێت کە کۆمەڵی دامەزراوە هەن ئەرکەکانیان چییە و چۆن بە وشیاری متمانی خۆیدا بە کاندید و کێ کاتە سەر کورسەکانی ئەوەی پێی دەوترێ مشارعینەوانی یاسادانر. پاشان ئەم جۆرە دامەزراوانە بۆ خۆی خودی خۆیان ئیمتیازاتی هەیە، هەر وەزیفەیەکی جوایە، یعنی تۆ هەر وەزیفەیەک بیبینی لە هەر پۆستێکە ئیمتیازاتی هەیە. قسەمان لە زۆری و کەمی نییە، ئەوانە بێ بە شێوەی کێڕ ڕێک بخرێ. پێوەرەکانی تەقیمکردن ڕێکخراوی یەکێتی پەرلەمانتارانی جیهانی نێودەوڵەتی هاتووە IPU ناوە ئەو کۆمەڵی پێوەری ڕێز کردو، یەکێک لە پێوەرەکان بریتە لەو موچە و ئیمتیازاتانی کە ئەو ئەندامە وەریەگرێ، کەواتە پێوەرەکانی تر زۆرە نەبێ ڕەچاوی بکەن. بەڵام لەبەرەوەی ئێمە وڵاتێکی هەژارین زۆر باشە کە ئاستی موچە و ئیمتیازەکان نزیک بن لە یەکەوە، ئەمما وەکو یەکلێکردنی بەڕاستی ئەمە دەستەواژەیە کە تۆ خاونی باشە بینی بە دامەزراوێکی پەرلەمانی بەهێزەوە، ئەگەر وا بکەی بەڕاستی بەهێز نابێت، چونکە خەڵکە ئەکادیمی و شارەزا و بتوانە و کاریگەرەکانی ناو کۆمەڵگا ناچنە و دامەزراوانە 2000 کۆمەڵی خەڵکی ناشایستە چناوێ ڕەنگە ئێمە دوایی قسەکانمان هەر شوێنی نەگرێ، بۆیە گەرمانەوێ کەسانە شایستە بن و بچنەوێ و فێر بن بەڕاستی حەقە ئەو کان دەستەواژەی مزایدەی سیاسی بۆ ناو دامەزراوی پەرلەمانی نابێ، بۆ دەستگای ئەعلامەکانە بێ. بۆچی؟ چونکە تۆ لەوێ دروستە تۆ پێشنیار پێشکەش بکەیت، دروستە بە دوای پرسێکا بچیت، چونکە تۆ هەر وەزیفەکە بە دواداچوونە، دروستە بۆشایەکی یاسایی هەیە یاسای بۆ دەرکەی. ئەمە ئەوەی چییە؟ حیزبە ژینگەیەکان لە وڵاتانی دنیا فۆکەسی خۆیان نەخەنە سەر پرسەکانی ژینگە و خەبیلیە خۆن. ئەمە مزایدەی سیاسیە. لەوانەیە حیزبێک بایەخی هەیە لەسەر تەندروستی، ئەو کۆمەڵی پرۆژە پێشکەشەکە لە بوارەکانی تەندروستی. یەکێکی تر لە ئێمە ومانان کە ئیسلامین پرۆژە پێشکەشەکەین لە ڕێگریکردن لەو کارە بێڕەوشتیانی لەناو کۆمەڵگا ڕەوتێک لە کۆمەڵگا و دەسەڵاتی سیاسی ڕەنگە ڕاجی پێبا بە ناوی ئازادیەوە. مافی خۆمان ئێمە وەکو ئیسلامی لەسەر ئەو خاڵانە پیت دابنینەوە، لەسەر ئەو پیتانە خاڵ دابنینەوە. ئەمەش پێی دەگوترێ مزایدەی سیاسی؟ نەخێر، هیچ پێی ناوترێ مزایدەی سیاسی، ئەو هیچ دەستەواژەیەک نییە. سەبارەت بە ڕەتکردنەوەی مافەکان کە ئەو پێ دەڵێن مافی خانشینی ڕەنگە مەبەستانەوە بێ زیاتر جارێ ئەو ڕەتکردنەوە یەکەم ئەساسێکی قانونی نییە، چونکە تۆ خۆی موچەی خۆتە دوای وەریەگریتەوە. هەر پێم سەیرە جەلامێ موچەکەی ئێستا لێ ببڕن کاتێک کە خانەنشینە بێ بڵێ ڕەتێکەمەوە. ئەمە لایەنێکی. لایەنێکی دیکە پێش دەرچوانردنی ئەو یاسای کە بە تامی چاکسازی حکوومەت دایر بووی، ئەگینا بۆ خۆی چاکسازی نییە، هەر بۆ خۆی خودی دامەزراوەکە لە ناو پەیڕەوی ناوخۆکەی ڕێگەی داوە بە ئەندام بگەڕێتەوە سەر وەزیفەکەی، یعنی هیچ ئازایەتێک نییە. بەڵام ئەوەی کە زۆر کارێکی ژەهراویە لە ناو پرۆژەکە جێکراوەتەوە دەنگیشی پێدرا دەریشتوو بۆ زانیاری تام بوو بە دەقی یاسایی ئەوەیە خودی ئەو کەسی کە ئەندامی پەرلەمانەیە پلەیەکی باڵای هەیە وەزیر و هاو ئاستەکانیان دوای ئەوەی کە 4 ساڵ یا 5 یان 2 خول لەوێ دەبێت بۆی هەیە خانەنشینەکەی هەڵوەشێتەوە بچێتەوە سەر وەزیفەکەی. واتە تۆ ئێستا بە خانەنشین حساب نابی، ئەبی بە موچەخۆر، ئەبی بە فەرمانبەر. دەرفەتێکی یاوە بەم فەرمانبەرە دوای ئەوەی کە تەمەنی هاتە 63 ساڵ کە خانەنشین بوو بەو موچەی خانەنشین نەبێ بگەڕێتەوە ئەوەی ساڵی 2020 بە موچە زۆرەکە خانەنشین بێ هەمووی بۆ حساب کرێواتە تۆیەکی مامۆستا لەگەڵ هاوڕێک تاکاندان پەرلەمان بووە تۆ بە چەندین ساڵ تەمەنەوە دوایی بە 500,000 موچەخۆر خانەنشین ڕەنگە ببی نەبی بمێنی نەمێنی
ئەویش ئەچێتەوە بە ئەگەڕێتەوە بۆ دوا و دەرفەتە یاوتەوە مەژە زانین بۆ کێشدانراوە ئەم دەرفەتانە بەڕاستی کۆمەڵێ وەتەکدانا ببوورە ئەگەر ئێستا پەرلەمانتارێک ئەڵێ من مامۆستام بەڵام موچەی خانشینی ڕەتەکەمەوە گەڕێمەوە سەر پیشەکەم لە دوای چەندین ساڵ لە مامۆستایەتەکەی کاتێک کە سەرەی خانشینیەکەی دێ بە موچەی پەرلەمانتارێکی خانشین دەکرێت بەڵێ ئەو دەرفەتێکی یاوت هەیە لە مادەی حەود لەناو بڕگەکانی ئەو مادەیە ڕێگەی داوە بە کەسێک کە ئەو موچەی کۆنەی زووی کۆ بێنێتەوە هیچ کەسێکیش نییە لە دنیا باوەڕ ناکەم لە بینی زۆرێک و کەمێکە هەڵبژاردننی بۆ بکەن بڵێ من کەمەکەمێ بەڕاستی بە تایبەت لەو تەمەنان بۆیە لەگەڵ ئەوم کام پرسی خانە نشینی بە تایبەت دەم پلە باڵا لەگەڵ تایبەت تەبع جێکراوەتەوە پلەی تایبەت گیان ڕێک بخرێتەوە ئەم پرسە بە تەواوەتی بەو شێوە پاشان تۆ تەماشای بکە وڵاتی شوکو ئێمە تا ئێستاشی لەگەڵ بێکە ڕێژەی موچەخۆر و فەرمانبەر زۆرە کەچی ژمارەی زۆری خەڵکیش دانەمەدراون کەواتە تۆ کە ئەندامی پەرلەمانی دوایە گەڕێیتەوە دەگەڕێەوە سەر کوێ خۆ تۆ دانەمەدرا بوو یەنی پێشتر بۆیە ئەمە پرسێکا بێ زۆر لایەنەکانی تەماشا بکەی و وردی بکەیتەوە بۆی تۆ ئەدای دامەزراوەکە بەهێز بێ من بەرگری ناکەم لە نایاسایی و موچەی زۆر و بەهادەردان و چی ئەو نەقسەی منیش دەیخوا لە بخوانێکن بەڵام لێرە من بسمەوە ئەم پرسە پێویستی بە ڕێخستنەوەی چونکە وەزیفەیەکی گەورەی قانون بریتە لە تەنظیمکردن بریتە لە ڕێخستنیان بوارانی کە هەمانە کە نەعەدالەتێکی زۆر هەیە لە بینی موچەیەکی بەرز لەگەڵ موچەیەکی نزم هیوادارم ئەو موچانەی نزمەکانیش بەرز بکرێتەوە حکوومەت ڕازی نەبوو دینارێ بخاتە سەر موچە نزمەکان کە باشترینیان ئەم دەستەواژەیە هەموو خانە نشینەکانی کە ڕێژەی پارەکانیان کەمە هەمویان ڕێژە بچێتە سەریان نەک تەنها 200 بکرێ بە 300 ئەوەی 300 هەیە ئەوەی 400 هەیە 500 میلیۆن نەخر هەمویان ڕێژەیەک هەتا میلیۆن بچێتە سەریان لە سەعادەی موچەکانیان زیاد بکرێ و ئەم مەردودی ئەم پارەی کە حکوومەت ئەوانەی کە دانەریان پرۆژێن چەند مانگێکە سێپێی هەڵەپەڕنەڵێنم یاسایە پارە دەگەڕێتەوە و ئەم پارە نەبچێتە سەر خەڵک بۆ زانێتان وەزارەتی دارایی بە ڕسمی ڕایگەیان کەمە دینارێکی ناچێتە سەر هیچ موچەیەک چونکە ئەوان حکوومەت دەویست ئیستفادە بکە لە یاسا بەڵێ بە هیچ شێوەیە ناچێتە سەر موچەی وڵاتیان زۆر باش کاکدانە کەواتە گەر پەرلەمانتارێک هیچ کار و کەسابەتێکی پێشتووی فەرمی لە حکوومەت یاریمی کوردستانە نەبوو بێت تەنانەت پەرلەمانتارمان هەیە لە بازار ئیشی کردووە و احترامەن بۆی ڕێزمانەیە بووی کە بۆ نمونە عەرەبانەی بەدەستەوە بۆ ئێستا پەرلەمانتارە ئایا ڕەتکردنەوەی موچەی خانەنشینیەکەی لە دوای پەرلەمانتاریەکەی ئەمە چێتە ناو چوارچێوەیە کە دەبێ بگەڕێتەوە بۆ سەرکارە پێشوەکەی ئەمە سادەییە یاخۆت بە زۆر لە جۆرەکان بێبەشکردنە لە مافی تایبەتی خۆی نا ئەو دەقە پەیڕەویە کە نزمترە لە دەقی یاسا پەیڕەوی پەرلەمان ئەوەکەی نزمترە لە ڕووی مەرتەبەی قانونی و لە یاسا یاساکە ئەو دەرفەتێشی ئەوە کرد کە ئەگەر تۆ خانەنشین ئارەزوومەندانە دەتوانی بگەڕێتەوە بەس کاکەی کە فەرمووتان ئیشی دەستفەرمیەوەکە ئەو خۆ بگەڕێتەوە بۆ کوێنی و خۆ ئیشی ئازادێنی خۆ فەرمانبەر نییە ئەوە تا بگەڕێتەوە بۆ سەر وەزیفە ئەوە پێی ناوترێ گەڕانەوە بە شێوەیەکی یاساکە بە شێوەیەکی زۆرە ملیانە ئەگەر مەرجی خانەنشینی هەبوو ئەتوانێت سوودمەند بێ وەگەر نەیبێ هەر دەرفەتی بۆ هێشتێتەوە بەڵام ئەگەر ویستی بگەڕێتەوە ئەبێ خانەنشینەکەی هەڵۆشێنێتەوە ئەم دەستەواژەی بە تایبەت فۆرم پڕکردنەوە شتیوا لە ئێستادا هیچ جەدوایەکی نییە چونکە ئێستا پرسەکە نهاتووە نیواتە نە بەرنامەیەک هەیە و نە تەلەڤیزیۆنێک هەیە و نە هیچ لە گۆڕەیە تۆش بە خۆت حازە کردووە ئەو شەقام جوڵاندن بەم پرسانە هیچی تیماری هیچ دەردێ ناکە لە سەتا یەکیش ناکە موچەی خانەنشینان ئێستا جگە لە خانەنشینەکان ڕەتکردنەوەی ئەو موچە